دیارە پێشتر ڕوونکردنەوەم دابوو وتبووم حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە کەمکردنەوە وەکو خۆی لێ بکە. ئێمە چاوەڕێ دەکەین تاوەکو دڵنیابین کە لە دوونێەوە موچە دابەش دەکرێتن و بەڕێز وتەبێژی حکوومەتی هەرێم دڵنیای کردینەوە کە لێبڕینەوەکە هەر وەکو خۆیەتی. ئیتر دەست لە کار کێشانەوەکەم پێشکەش کرد. ئەمڕۆ دەست لە کار کێشانەوەکەم تەقدیمی دادگای سەرۆکاتی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی هەولێر کراوە. لەو ڕوانگەوە ئێمە پێمان وابوو ئەو داهاتانەی کەوا هەیە لە هەرێمی کوردستان بەشی ئەوە دەکاکەوە موچەی خەڵکی پێ بدرێ و کاروباری دەوڵەتشی پێبەڕێوە بدرێتن. بەڵام کە ئەوەی نادرێ دیار و ڕوون و ئاشکرایە کە ئەو ئەندامە بەڕێزەکانی پەرلەمان یەکتری تۆمەتبار دەکەن کەوا داهاتەکانی خاڵە سنووریەکان و داهاتە نەوتیەکان بە پێی پێویست ناگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت. ئەوەش گەندەڵیە پێویستی بەوەی هەیە هەموو لایەکمان فشارێکی مەدەنی دروستکەین بۆ ئەوەی بتوانین ڕێگری لەو گەندەڵیە بکەین. خۆشی لە خۆشیدا حکوومەتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەنگار بوونەوەی گەندەڵیە و چاکسازیکردنی ڕاستەقینەیە. ئێمەش پشتیوانیمان لەو هەنگاوە کردووە بە کردار کەوا دەستمان لە یعنی نامەی دەست لە کار کێشانەوەمان پێشکەش کردووە و چاوەڕێ دەکەین کەوا بڕیاری بەڕێز ئەنجومەنی دادوەری دەربچێت بە قبولکردنی. پێویستە قسە بکەین و بابەتی موچە بابەتێکە پێوەستی بە قوتی خەڵکەوە هەیە. یعنی ڕقەمە 1+1 دەکا 2 ناکرێ یعنی کەم بکرێتەوە. ئەو دەسەڵاتە نییە کە دەسەڵاتی جێبەجێکردن موچەی فەرمانبەران کە بەپێی یاسا ڕێکخراوە دەستکاری بکرێتن. بۆیە ئەوە ناکرێ ینی من بڵێم ئەو دیاردێ گەندەڵیە تۆ بڵێ نا بە شێوازێکی ترە. ئەوە قابلی ئەوەی نییە ینی ژمارە 1+1 دەکا 2 کە ئەو بابەتە خەرقێکی یاسایی یعنی سەرپێچیەکی یاسایی بەدەرە بەداخەوە زۆر بەداخەوە کە ناکرێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەست بۆ ئەوە ببرابە بەڵکو دەبواە مەسەلەن ئەوانەی کەوا موچەی بندیوار وەردەگرن ئەوانە قەتع کرابە ببڕابە و هەروەها ئەو خانە نیشینە زۆرەی کە هەیە کە بە غێری نایاساییە کە یاسای چاکسازی بۆ ئەوە دەرکرابوو پێویست بوو ئەوانە چارەسەر بکرێت.